سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش. لە دیدارێکی تایبەت لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستی. دوای ئەوەی مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەرچوو بۆ بە قەزابوونی خەلیفان و بە ناحیەبوونی سرێشمە. لە دوێنێشەوە ئەو فەرمانە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە کە ئیدی بە فەرمی خەلیفان بووە قەزا و سرێشمەش بووە ناحیەیەکی تر لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرە. خەلیفان پێک دێت لە 63 گوند، جگەلەوەی کە سرێشمە بووە ناحیە و گوندێکی لێکەم ئەبێتەوە و دەبێتەوە 62 گوند. ژمارەی دانیشتوانی زیاتر لە 42,000 کەسە. 100 کیلۆمەتر لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە دوورە و 11 کیلۆمەتریش لە ئیدارەی سربەخۆی سۆرانەوە دوورە. ئەبێتە شەشەم قەزا لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. بۆ ئەوەی بزانین بڕیارەکانی بە قەزابوونی خەلیفان چ کاریگەریەکی دەبێت بۆ ئەم شارە، ئەم دەستکەوتێکی گرنگی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە پێشوەچوونەکان لە چ بوارێکدانە، ئایا با بزانین لە ئێستادا بە بەڕێوبەری ناحیەی خەلیفان بڵێین قایمقام یا بەڕێوبەری ناحیە لە زاری خۆیەوە وەڵامی ئەو پرسیارە و چەندین پرسیاری ترمان ئەداتەوە بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز مەغدیر عەریف ئەحمەد بڵێم قایمقامی قەزای خەلیفان یان بەڕێوبەری ناحیەی خەلیفان. کاک مەغدیر ئەم کاتت باش. ئەم کاتت باش، زۆر سپاس. تا ئێستا تۆ بەڕێوبەری ناحیە یا قایمقامی بۆ وەکالەت؟ طبعا مەرسومی هەرێمی دەرچووە بۆ بە قەزابوونی خەلیفان، وارووا دوێنێش لەلایەن ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بارزانی بڕیاری بە قەزاکردنی خەلیفان دەرچووە و هەندێک ڕێکاری کارجێڕی ماوە لە ڕێگای وەزارەتی ناوخۆی ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە جا بە شێوەیەکی کردەیی بە قەزابوونی خەلیفان ڕادەگەیەندرێتن، بەڵام تاوەکو ئێستا وەکو هەروەک بەڕێوەبەری ناحیە تەعامل دەکەین تا چەند ڕۆژی داهاتوو کە فەرمانە کارجێڕیەکەمان بەدەست بگاتەوە و کاتی ئینشاءالله وەکو قەزا کاروبارەکان ڕای دەکەین. باشە کاک مەغدیر، تاکو ئەو فەرمانە ئەگەر ئەو زانیاریەمان پێ بدەیت، هیچ کەسێک وەکو قایمقامی خەلیفان دیاری کراوە و ناوی هەیە؟ تاوەکو ئێستا ینی بە شێوەیەکی ڕسمی هیچ شتێک ڕانەگەیەندراوە. طبعا دوای ئەوەی کە فەرمانەکە دەگاتە ئەنجومەنی وەزیران ئەو کات لەلایەن وەزارەتی ناوخۆ ڕێکارەکان دەگیرێنە. خەلیفان لە ساڵی 1967 بۆتە ناحیە، لە ساڵی 2023 ئەبێتە قەزا. ئەکرێ بڵین مەغدیر عەریف یەکەم قایمقامە بێ لە مێژووی قەزای خەلیفانە؟ طبعا تەسەوەر دەکەین لە هەنگاوی یەکەمدا بە شێوەی وەکالەت بۆ ئەوەی کە کارەکان بە خێرایی بەڕێ بکرێن، هەر بەڕێوەبەری ناحیەی خەلیفان بۆ وەکالەت و قایمقامی قەزای خەلیفان دەست بەکار دەبێتن، دواتر ڕێکارەکانی تر دەست پێ دەکەن. کاک مەغدیر، هەر لە سنووری ئیدارەی سۆران ئەم ساڵ بڵێن سیدەکانیش بۆ قەزا ئەوە خەلیفانیش کە بێتە شەشەم قەزا لە ئیدارەی سۆران. بە قەزابوونی خەلیفان چ گرنگێکی دەبێت بۆ دانیشتوانی ئەم شارە؟ بەڵێ طبعا لە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و خزمەت گەیاندنی زیاتر بە ناوچەکان کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بوو. لەو پێناوەدا ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری بە قەزاکردنی خەلیفانیشی دەرکرد. طبعا لەگەڵ دەرچوونی ینی کەوتنەبواری ئەم بڕیارە کاریگەری دەبێتن لەسەر خزمەت گوزاری زیاتر بۆ دانیشتوانی ئەم دەڤەرە و هەروەها کەمکردنەوەی ڕۆتیناتی ئیداری کە یەکێک لە خاڵەکان بوو لە کارنامەی حکوومەت بۆ ئەوەی کە هاوڵاتیان ئەزیێت نەخۆن و کارەکانیان بە کەمترین کات و بە توێچێکی کەمتر بەڕێ بکرێن. ئەمە هەمووی ڕۆڵی دەبێتن و هەروەها جگە لەمەش بەشێک لە فەرمانگەکانیشمان پلەکانیان بەرزتر دەبێتەوە، بەڕێوەبەرایەتی نوێ دروست دەکرێن لە قەزای خەلیفان. ئەمانە هەمووی کاریگەری دەبێت لەسەر پێشکەشکردنی خزمەتی زیاتر بە دانیشتوانی ئەم دەبەرە. بینە سەر ئەو کار و پرۆژانێکەوە ئێستا لە خەلیفان ئەنجامەدرێن، چین ئەو کار و پرۆژانە؟ چەندیان لە قۆناغی کۆتاییدانە، چەندیان ماوە دەست پێ بکەن؟ بەڵێ طبعا کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری ئێستا لە خەلیفان کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە، بەشێکیان لە بواری جێبەجێکردنیان و بەشێکیان کۆتاییان پێهاتووە. یەکێک لە پرۆژهارە گرنگەکان پرۆژەی بەدووسایەتکردنی سپیلێک خەلیفانەکە یەکێکە لە پرۆژە استراتیجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسی کوردستان و سەرجەم دانیشتوانی کوردستان سوودی لێ دەبینن، چونکە بەشێکە لە تاوکەری ڕێگای هامڵتۆن کە دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجی ئۆمەران بە سەرجەم کوردستان دەبەستێتەوە. تاوان ئەم پرۆژەیە کولفەی نزیکەی 7 ملیار دینارە
ئێستا نزیکەی سەروی سەتا چلیکارەکانی بە کۆتا هاتووە و کۆمپانیای جێبەجێکار بە شێوەیەکی بەردەوام 24 کاتژمێری کار لەم پرۆژەیە دەکاتن و لە ئایندەیەکی نزیکدا دەکەوێتە خزمەت دانیشتوانی سنوورەکەمان و سەرجەم دانیشتوانی سنووری ئیداری سەربەخۆی سۆران. ئەمە جگەلەوەش چەند پرۆژەیەکی تریش لە بواری خزمەتگوزاری سەرەتایی لە ڕێگای ئیداری سەربەخۆی سۆرانەوە بڕیاریان لەسەردرا و کەوتنە بواری جێبەجێکردنەوە. تەوان لەم پرۆژانە هەر پرۆژەی ڕێگاوبان نزیکەی 2 میلیارد دینار لە سنتەری خەلیفان و هەروەها سرێشمەش کەوتونەتە بواری جێبەجێکردن ئێستا کاری قیرتاوکردن و چاکردن و هەروە کۆنکریتکردنی شەقامەکان لە بواری جێبەجێکردندایە. ئەمە جگەلەوەش لە بواری دابینکردنی ئاوی خواردنەوە چەند پرۆژەیە کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە بە گوژمەی نزیکەی 1 میلیارد دینار لە بۆ چەند گوندێکی سنوورەکەمان و هەروە چەند گەڕێکێک لە سنتەری خەلیفان لەوانە کێشەی ئاوی خواردنەوە بۆ گەڕەکی برایەتی و شۆڕش کە چەند ساڵانێک بوو بەدەست کەم ئاویدایان ناڵاندووە لە ڕێگەی پرۆسەی تانکەرینەوە ئاویان لە بۆ دابین دەکرا. ئەم ساڵ پرۆژەکەیان کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە و هەروە گوندەکانی دەربەندۆک، کنەک، پەرچین، ئاڵانە ئەمانەش ئێستا پرۆژەی ئاوی خواردنەوەیان بۆ جێبەجێ دەکرێتن و باسم کرد بە گوژمەی نزیکەی 1 میلیارد دینار. کاک مەقدیر باس لە پرۆژەی دووسایدی سوی لە خەلیفان کرد کە پرۆژەیەکی گرنگ و ستراتیژیە بۆ ئیدارەی سۆرانیش بە شێوێکی گشتی. بەڵام هەندێک دوکان هەبوون ئەو دوکانانە تێک دران ئێستا زۆرزار لە ڕێزاری کرمانجیەوە گلەیەکانی خۆیان ئەگەێنن داوای قەرەبوو ئەکەن. ئێوە وەکو حکوومەت هیچ بەڵێنێکتان پێداون یا چه میکانیزمێک ئەگر نەبەر بۆ ئەوەی قەرەبوو ئەکرێنەوە بەڵێننامەیان لێوەرگیراوە ئەو زەوی و باخچانەی ئەکەونە سەر ئەم ڕێگایە چۆن مامەڵەی لەگەڵ کراوە؟ بەڵێ تەوان ئامانجی حکوومەت هێرمی کوردستان خزمەت گەیاندنە. تەوان ئێمە کاتێک کە پرۆژەیەکی خزمەت گوزاریش جێبەجێ دەکەین هەدفمان ئەوێ نییە زیان بە هیچ کەسولایەنێک بگاتن. لەو پێناوەشدا ئەو هاوڵاتیانەی کەوا مافیان هەبووە قەرەبوو کراونەتەوە. چەند خانوویەک دەکەوتنە سەر ڕێڕەوی ئەم پرۆژەیە تەم قەرەبووەکانیان وەرگرتەوە و خانوەکانیان بە خۆیان لایان بردووە و بۆ ئەوی پرۆژەکە بە شێوەیەکی خێراتر جێبەجێ بکرێتن. جگە لەمەش سەرجەم ئەو ڕۆژ و باغانەی کە کەوتونەتە سەر ئەم ڕێگایە خەمڵاندنیان بۆ کرایەوە لەلایەن لیژنەی تایبەتەوە و لە ئایندەیەکی نزیکدا ئەوانش قەرەبوو دەکرێنەوە. تایبەت بە زەویەکانیش بەپێی قانون ئیسلاح زراعی ئەوە کاری لەسەر دەکرێتن چونکە زۆربەی ئەو زەویانە زەوی کشت و کاڵین و بەپێی ئەو ڕێنمایی و یاسانەی کە هەیە لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە کاری لەسەر دەکرێت مەبەستی قەرەبووکردنەوە. سەبارەت بە چەند دوکانێک کە لە سپیلەکەون تاوان ئەم دوکانانە لەسەر مڵکی وەزارەتی مالیە دروست کرابوون کاتی خۆی و کە دروستیش کرابوون بەڵێنامە لە سەرجەم خاوەن دوکانەکان وەرگیرا بوو و بخۆیان بەڵێنامەیاندا بووکەوە ئەم دوکانانە بە شێوەیەکی کاتی دروست دەکەن و دوکانەکانیش تەمان دوکانی کۆنکریتی نەبوون. ئەگەر تێبینیمان کردێت بە شەشی زۆریان بە سندویچ پەنەڵ و جەمە لەو نەوەشتانە دروست کرابوون چکە بە شێوەیەکی کاتی دروست کرابوون و بەڵێنامەشیاندا بوو کار کاتێک ئەم ڕێگایانە فراوان بکرێن داوای قەرەبوو نەکەن چکە بەڕاستی ئەمانە لەسەر محرەماتی ڕێگاکە دروست کرابوون ڕەچاوی دووریان نەکرابوو لە شەقامەکە بۆیە بەپێی بەڵێننامەکەی خۆیان و هەروەها لەبەر ئەوەی کە زەویەکەش مڵکی وەزارەت مالیە ینی قەرەبووەکان داگرێتەوە چەندە لە هەوڵ دەدەین بزانین ئەگەر بە پێی ڕێنمایەکان یاخود بە پێی یاسا مافێکیان بکەوێتن ئەوە بە تاکید حەقیان نافەوتێتن بەڵام هەروەک باسم کرد لە چوارچەوەی ئەو بەڵێننامەی کە بە خۆیان دایتیان و دوکانەکانی بە شێوەی کاتی دروست کرابوون ینی باوەڕ ناکەم قەرەبوو بیانگرێتەوە. جێبەجێکردنی ئەو پرۆژێ تا چەند هەلی کار و بشانەوە زیاتر ئەگەر بدەین بۆ خەلیفان وەکو دەواازێت کە دەگاتە ئەوێ ئەڕەخسێنێ تا چەندیش ئەو قەرەباڵغی و جەنجاڵی ئۆتۆمبیل بە تایبەتی لە ڕۆژانی پێنجشەم و هەینی کەم ئەبێتەوە. بە تاکید هەر پرۆژەیەکی خزمەتگوزاری کە جێبەجێ دەکرێتن ژمارەیەک هەلی کار دەڕەخسێنێتن لە هێزی کار و هەرواز ئەو کەلوپەل و مەوادانەی کەوا لە پرۆژەکان بەکاردێن سوودی دەبێتن. سەبارەت بە کەمکردنەوەی جەنجاڵیش بە تاکید ئەم پلانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە بە تایبەت بەڕێز سەرپەرشتیاری ئیدارە ئەوە بوو کەوا دووسایدکردنی سپیلێکی خەلیفان بۆ ئەوەی کەوا ڕووداوی هاتوچۆکەم بکرێتەوە وە ئەو جەنجاڵیەش کە هەیە نەمێنێتن بە تایبەت لە ڕۆژانی جمعە و شەموو کە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن ئەمە کاریگەرێکی باشی دەبێتن و جگە لەوەش جوانیەکیش بە
قەزای خەلیفان دەبەخشێتن چکە بەڕاستی پرۆژەیەکی جوانە بە پێی ستانداردی نوێ دروست دەکرێتن وە سەرجەم ڕێکارە ئەندازەیەەکانی تێدا بەکار دێتن ئینشاءڵڵا لەو کاتێکەوە دەکەوێت تا خزمەت هاوڵاتیان دەرەنجامەکانی دەبێنێت. کاک مەغری هەر بە کورتی لەسەر پرۆژێت دەڵێن درێژکراوی ئەبێت تاوەکو دەواازەی خەلیفان و لە دەواازەی گەلیش فراوانەکرێ ئەمە بە فەرمی ئەم ساڵ جێبەجێ ئەکرێ ئەوەی کە ئێستا هەیە 10 کیلۆمەترە بەڵام کاری دیزاین و هەروە تەکمیلەکەشی ئەوە لە بەرنامەدایە بەڵام ئەوەی کە ئێستا بەفعلی لە بواری جێبەجێکردندایە درێژی ڕێگایەکە بە 10 کیلۆمەترە. خەلیفان ناوچەیەکی گەشتیاری کۆمەڵێک ناوچە شوێنی گەشتیاری هەیە بۆ ئەمە چی کراوە تاچەند ئەو شوێنە گەشتیاریانە بوونەتە سەرچاوێکی گرنگی داهاتووە گەشت و گوزار بۆ خەڵکی ناوچەکە بە شێوێکی گشتی. بەڵێ بەهۆی هەڵکەوتەی جوگرافی قەزای خەلیفان بەڕاستی شوێنێکی گونجاوە لە بۆ گەشت و گوزار و ئەگەر تێبینیش بکەینکەوە ژمارەیەک لە هاوڵاتیانی ئەم سنوورە چەند پرۆژێکی بچوکی گەشتیاری ئەن دروست کردووە هەرچەندە ئێمە تمۆحمان ئەوەیەکەوە پرۆژەکان بەڕاستی لەسەر ئاستێکی گەورەتر و بەرزتر بن و بەپێی کوالیتی و ستانداردی جیهانی دروست بکرێن. ئەوەی کە هەیە چەند پرۆژەیەکی بچووکە کەپری گەشتیاریە یاخود چەند چێشخانە و کافتریاکە کە دروست کراوە و ئەمەش بۆ تۆی ئەوەیکەوە هەلی کار بۆ ژمارەیەکی باش لە دانیشتوانی ئەم سنوورە بڕەخسێنێتن و ژمارەیەکی زۆری گەشتیاری شڕووی تێدەکەن و پلان و بەرنامەشمان وایە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆران کەوە گرنگی زیاتر بەم شوێنانە بدرێتن و هەروە پرۆژەی استراتیژی گرنگی لێ دروست بکرێتن. زۆر جار گەشتیارگلەی لە ڕێگاوبان و کەمی خزمەت گوزاری دەکەن یا ئێوە تا چەند چاودێری شوێنە گەشتیاریەکانەکەن بۆ ئەوەی نرخ بەرز نەکرێتەوە ڕەچاوی لایەنی تەندروستی بکرێتن ئەمانە ئێوە لێژنی تایبەتمەندان هەیە چاودێری بکەن؟ بەدڵنیاییەوە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سۆران لیژنەی تایبەتمەند سەردانی سەرجەم شوێنە گەشتیاریەکان دەکاتن جگە لەمەش ئێمە لیژنەی هاوبەشی ئابووریمان هەیە لە سنتەری خەلیفان لە ڕێگەی وانیشەوە سەردان دەکرێتن و هەروە چاودێری ئەم شوێنانە دەکرێتن و هەر حالەتێکی نەخوازراوی شەو بێت یاخود ئەوەتە گلەی هاوڵاتیانمان پێگەیشتوێت یەکسەر لیژنەکانمان سەردانیان کردووە و ڕێکاری پێویست گیراوەتە بەر. بینە سەر بابەتی تاپۆکردن و سنووری خەلیفان ڕۆژ بە ڕۆژ هەر بەرەو فراوانە بێ بابەتی تاپۆ یەکێکە لەوەی کە خەلیفان گرفتی لەگەڵ هەیە ئایا ئەمە چارەسەر ئەبێ لەگەڵ بە قەزابوونیە؟ بەدڵنیاییەوە فەرمانی بە قەزابوون یاخود کەوتنەبواری جێبەجێکردنی بە قەزابوونی خەلیفان لەم ڕۆژەوە سوودی دەبێتن هەرچەندە پێشتریش یاسای تاپۆکردنی خانوە زێدەڕۆیەکان دەرچوو لە پەرلەمانی کوردستان هەرچەندە بەشێکی کەم لە هاوڵاتیان داواکاریان پێشکەش کردبوو کە بەڕاستی ئەمە جێگای نیگەرانیە چووکە ئەمە دەرفەتێکە بۆ سەرجەم ئەو هاوڵاتیانەی کەەوە خانوەکانیان بە شێوەی زێدەڕۆی دروست کردووە بۆ ئەوی کە خانوەکانیان تاپۆ بکرێن بەڕاستی بەشێکی کەم لە هاوکاری ئەو کەمیە چییە؟ باج و ڕسوماتەکان زۆرترن یا خەڵک زۆرێک متمانەی نییە لە بەرچی بە کەمی داوای کردووە؟ بەخۆی یاسایەکە لەسەر ئاستی کوردستان دەرچوویانی هەموو ناوچەکان بە یەک چاو سیر کرابوو هەرچەندە ئەمە پێشتری شتێبینیمان لەسەرەوە بووکەوە جیاوازێک بکرێتن لە سنتەری شارە گەورەکان لەگەڵ قەزا و ناحیەکان بەڵام دیارە لە ڕێگای پەرلەمانی کوردستانەوە کاتێک کە بڕیارەکە دەرچووە ئێستا بڕیارەکە لەسەر سەرجەم کوردستان جێبەجێ دەکرێتن و بەدڵنیاییەوە ئێستا پێویستمان بەوەیەکەوە ماستەرپلانی شارەوانیش دووبارە دابڕێژرێتەوە و لەم ڕێگەیشەوە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سۆران چەند کۆبوونەوەیەک کراوە لەگەڵ شارەوانی خەلیفان و کار لەسەر ئەوە دەکرێتن کەوە ماستەرپلانی شارەوانی دابڕێژرێتەوە ئێستا لیژنەکان خەریکی ئەوەن کامەش بەڕاستی سوودی دەبێتن کە دەبێت سنووری شارەوانی فراوان بکرێتن و هەروە هاوڵاتیانیش بتوانن بە شێوەیەکی ئاسانتر خانوو دروست بکەن هەمیش پرۆژە بازرگانیەکانیان جێبەجێ بکەن لەسەر زەویەکە. بە کورتی پێم بڵێ زێدەڕۆی لە خەلیفان زۆرە یان کەمە؟ زێدەڕۆی تەمان کۆنتترۆل کراوە هەرچەندە ناتوانین بە شێوەی برن 100% هەر ئەم حالەتە کۆنتترۆل بکرێتن بەڵام لە هەر حالەتێکی زێدەڕۆی کاردانەوە و ڕێکاری یاسایی پێویست گیراوەتە بەر بەڵام دەتوانین بڵێنکەوە بە شێوەیەکی زۆر باش زێدەڕۆیی کۆنتترۆل کراوە بەڵام کێشەی ئەومان هەیە زەویەکان تاوەکو ئێستا نەکوژێنراونەتەوە یعنی بەشێکی زۆری زەویەکان لە خەلیفان هەر زەوی کشت و کاڵین پێشتر بەپێی ئەمری واقع
کاتێک کە شار فراوان بووە خانوو دروست کراوە لە ناو خانووەکانیش تاوان زەوی بەتاڵ ماوە کە ئەم زەویانە هەر زەوی وەزارەتی کشت و کاڵن یعنی وەزارەتی مالیە و سنفەکەی کشت و کاڵیە ئەمە یەکێکە لە کێشەکان ئێستا لە سۆران بڕیار دەرچوو بە تاپۆکردنی زەوی سندوقی کە کاری لەسەر کرابوو ئەمەش دەستکەوتێکە و زیاتر خزمەت بە دانیشتوانی سنوورەکە دەکاتن بەڵام ئەم بڕیارە لە بۆ خەلیفان بەڕاستی ناتوانین سوودی لێوەرگین چکە زەویەکانمان زەوی شارەوانی نین زەوی سندوقی بۆ زەویەک دەبێتن کە مڵکەکەی خاوەنەکەی وەزارەتی شارەوانی بێتن کەوت بێتە نێوان دوو خانوو دواتر بەپێی ڕێکارەکان لەسەر و هاوڵاتی تاپۆ دەکرێت و بەرامبەر بە ڕسوماتێکی کەم بەڵام ئەمە و کێشەشمان هەیە لێرە ناتوانین سوود لەم یاسای وەرگین تاوەکو ماستەر پلان تەواو دەبێتن و دووبارە نەخشەی کەرتی دروست دەکرێتن لە بۆ ئەو گەڕەکانێکەوە نەخشەی کەرتیان نییە و جارێکی تر زەویەکان بەناوی شارەوانی بکرێن ئەو کات هاوڵاتیان ئەو خەڵکەی زەوی سندوقی هەبێ لە خەلیفان ناتوانێت بیکاتە خانوو زەوی سندوقی نییە لە خەلیفان چکە زەوی سندوقی بە زەویەک دەوترێتن نێوان دوو خانوو بێتن و زەویەکەش بڵچی وەزارەتی شارەوانی بێتن ینی تاپۆیەکەی بەناوی وەزارەت شارەوانی بێتن کەواتە ئەمە ناتوانین بڵێن زەوی سندوقیمان هەیە لێرە بەڵام بەپێی ئەمری واقع ئەو گەڕەکانێکەوە دروست بوون بەشێکیان لەسەر زەوی کشت و کاڵەکان کەەوە تاوەکو ئێستاوە گوتم کوژانەوەیان بۆ نەکراوە دروست کراون و بۆ ئەمری واقع تعاملی لەگەڵ دەکرێتن بەڵام هەوڵمانداوە لە ڕێگای ئەوەی کە ئێستا وەک باسم کە لە ڕێگای بەڕێوەبەتی گشتی شارەوانیەکانی سۆران لیژنەیەکی تایبەتمەند ڕاست پێدراوە بۆ ئەوەیەوە ئەم نەخشەی کەرتی دروست کاتن لە بۆ گەڕەکانێک کە نەخشەی کەرتیانە و دووبارە داڕشتنەوەی ماستەر پلانی شارەوانی خەلیفان کاک مەغرید ئەگەر بێت و باڵەخانە و بەڕێوەبەرایەتی و دام و دەستگای نوێ لە خەلیفان حتمما لەگەڵ بە قەزابوونی دروست دەکرێت کێشەی زەویتانە بێ گەر بۆیان دابین بکەن لەوەی کە شوێنیان بۆ دروست بکرێتن باڵەخانەی لێ دروست بکرێت ئەو کێشەیەمان نییە تاوان بەشێک لە زەویەکان زەوی شارەوانین و سەنەدی مڵکەکانی شێکلایی بۆتەوە ئەو کێشەیەمان نابێتن و پێشتریش چەند باڵەخانە و دامەزراوەیەک دروست کراوە کێشەیەکی مڵچی نەبوو لەسەر مڵکەکانی وەزارەتی شارەوانی دروست کراون و مڵکی تریشمان هەیە کە دەتوانین بینایی نوێی لەسەر دروست بکەین بینە سەرگوندەکان ئەوانیش هەندێک جارگلەی ئەکەن هەم لە کەمی خزمەت گوزاری بە تایبەتی کارەباکە یەکێکە لە پێویستیە هەرە سەرچیەکان 63 گوند هەبوو سرێشمەی لێ دەرکەی کە ئێستا بێتە ناحیا ئەو 62 گوندە هەمویان ئاوەدان و دەستی خزمەت گوزاریان گەیشتۆتێ بەپێی توانە هەوڵ درراوەکەەوە خزمەت بە سەرجەم گوندەکان بگەێنرێتن ئەگەر هیچ نەبێت خزمەت گوزاری سەرەتاییان لە بۆ دابین بکرێتن هەوڵمان داوە تاوان سەرجەم گوندەکان ڕێگای خۆیان هەیە هەرچەندە بەشێک لە گوندەکان ڕێگاکانیان تاوە پێستا قیرتاو نەکراوە بەڵام ڕێگاکانیان هەیە ساڵانە ڕێگاکانیان خاوێن دەکرێتەوە وەروە ئاوی خواردنەوە کارە باش سەرجەم گوندەکانیان هەرچەندە بەشێک لە گوندەکان پرۆژەی ئاوی خواردنەوەیان نییە بەڵام ئەو گوندانی کە کێشەی پرۆژەیان هەیە لە ڕێگای پرۆسی تانکەرینەوە بە شێوەی تانکەر ئاویان لە بۆ داوین دەکرێتن بۆ ئەوی گرفتی ئاوی خواردنەوەیان نەبێت تاوەکو پرۆژەکان دەوکەونە بواری جێبەجێکردنەوە دۆڵی مەلەکان بە تایبەتی لە بواری پەروەردەش گرفتی هەیە قوتابخانەی تواناوەندی و ئامادەی وەکو پێویستیانەیە قوتابی کچ بە تایبەتی واز لە خوێندن دێنن ڕەنگ بێ گرفتی هاتوو چیان هەبێ بۆ ئەمە چیت ئەم کردووە هەمانجێک لەگەڵ ئێوە و پەروەردە هەیە طبعاً بەرنامەی حکوومەت هەر گوندێک کە ئاوەدان بێتن قوتابخانەی خۆی هەیە ئەمە چەند ساڵێکە کاری لەسەر دەکرێتن و سەرجەم گوندەکان قوتابخانەی تایبەت بەخۆیان هەیە بەڵام کاتێک کە دەستە قۆناغی ناوەندی و دواناوەندی بەهۆی ژمارەی قوتابیەکان ڕەنگە و نەبوونی بینایی پێویست یاخود میلاکی پێویست ڕەنگە نەتوانرابێتن لە هەموو گوندەکان قوتابخانەی ناوەندی و دواناوەندی بکرێتەوە ڕەنگە بە چەند گوندێک قوتابخانەیەک هەبێتن بۆ ئەوی کەوا قوتابیان بتوانن درێژە بە خوێندنیان بدەن ئەوەی کە باز دەکرێت لە دۆڵی مەلەکانیش بە هەمان شێوەیە ینی لە قوتابخانەیەکی ناوەندی و دواناوەندی هەیە و لە گوندەکانی تر سەردان دەکەن ڕۆژانە ڕەنگە هاتوچۆ گرفتیان لە بۆ دروست بکاتن بەڵام ئەوە واقعەکە کە ئێستا هەیە لەبەر کەمی ژمارەی قوتابیەکان چەند گوندێک بەیەکەوە قوتابخانەیەکی ناوەندی و هەروە دواناوەندیان هەیە بەڵام کار لەسەرەوە دەکەین ینی دیراسەیەکی ورتر دەکەین لەسەر ئەو بابەتە بزانین ژمارە قوتابیەکانیان چەندە و بتوانین لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران ئەگەر ڕێژەی قوتابیەکانیان لەسەر لەو ئاستەدا بێتن کە قوتابخانە بکرێتەوە دەتوانین
ئەو هەماهەنجە دروست بکەین لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆران بۆ ئەوەی کە ئەگەر بە دوو داوامیش بێتن داوامێک سەرەتایی بێت و داوامەکەی تریش کاکمەڵی کاتم زۆر کەماوەگەر بە کورتی پێم بڵێ بابەتی کارەباشی شکل لە داواکاریەکانیان شەوانەڵێن کارەبانیە گوندەکان مۆلیدیان نییە بۆ ئێوە وەکو حکومەت چیەکەن خەڵک لەو گەرمایە چۆن بخەوێ طبعا بەرنامەی کارەبا بەرنمەیەکی مرکزیە لەسەر ئاستی کوردستان خەلیفانیش وە کەر ناوچەیەکی تر هەمان ئەو کاتژمێرانی کارەبای هەیە کە لە سەرجەم کوردستاندا بەش دەکرێتن و ئێمە لە خەلیفان دوو جەدوەلمان هەیە دوو خشتەی دابشکردنی کارەبا هەیە طبعا گوندەکان پێچەوانەی سنتەری شارە بە حکومەوەی کەوا جەنابەت باس کرد مۆلیدە لە گوندەکان نیە بەرنمەکان زیاتر خرایتە شەوانە لە ئێوارانەوە کارەبای گوندەکان پێ دەکرێتن هەتاوەکو نزیکەی بەرەبەیان کەواتە دەتوانین برێن هەمان ئەو کاتژمێرانی کە لە سنتەری قەزا و ناحیەکان و هەروەها شارە گەورەکان دابش دەکرێتن هەمان کاتژمێرەکانی پێدانی کارەباش بە گوندەکان هەیە بەڵام جەدوەلەکانیان جیاوازە جیاوازەکەشی لەبەر ئەوەیە کەوا بەشێک لە گوندەکان گوندی بچووکن مۆلیدیان نیەوە ناتوانرێت مۆلید دابدرێتن کادەکانی پێدانی کارەبایان جیاوازە بۆ ئەوەی ئەوەش لە خزمەت هاوڵاتیانە بۆی بتوانن زیاتر سوودمەند ببن. یان ئێستا ئەم خشتێ ناگۆرە خشتێکی نەگۆرە جارێ خشتەکەی هەروەک باسم کرد سنتەری خەلیفان لەگەڵ سۆران یەک خشتەی هەیە دەوروبەر گوندەکان سرێشمە و سەرجەم گوندەکانی ترمان هەروەک قەزای مێرگە سۆر سیدەکان ڕەواندز چۆمان هەمان خشتەی وان جێبەجێ دەکرێتن لەگەڵ دوا پرسیاری من کتێبخانەی گشتی خەلیفانیش گلەیان هەبوو لە شوێنیان هەیە لە بێ شوێنی شوێنەکەیان فەرمانگەیەکی تری لێە چیان بۆ ئەکەن بۆ ئەوەی ئەوانیش شوێنی خۆیان هەبێت و خوێنەر و خەڵک سەردانیان بکە تەوان لە ئێستادا کتێبخانەی گشتی خەلیفان شوێنیان هەیە و لە بینایی خۆیانن و چەند ژوورێکیشیان هەیە و لە خزمەت خوێنەران و دانیشتوانی ئەم سنوورەدان بەڵام ڕەنگە شوێنەکانیان تەسک بێتن یاخود دموعیەوەیان هەبێت بتوان فراوانتری بکەن ئەمەش لە چوارچەوەی ئەو تێکەڵکردنەوەی فەرمانگەکان لە پێشتر کە هەبوو فەرمانگەی کارتی نیشتیمانی لە بینایی کتێبخانەی گشتی خەلیفاندا ئێستا کە چەند ژوورێک لەوێندەرەوانیش خزمەت بە دانیشتوانی ئەم سنوورە دەکەن و ئینشاءڵڵا هەوڵ دەدەین لە ئایندەدا بتوانین شوێنێکی گونجاو لە بۆ کارتی نیشتیمانی دابین بکەین بۆەوەی کەوا بینایەکەی کتێبخانەی گشتی بە تەواوی بکەوێتە خزمەت دانیشتوانی ئەم سنوورە بەڵام لە ئێستا داروەک باسم کەنی گرفتێکی وانییە کە بڵێن کێشەیەکیان هەیە ناتوانن خزمەت بکەن لەبەر ئەوەی کەوا فەرمانگەی کارتی نیشتیمانی لە ناوبینایی کتێبخانەدایە بتوانن خزمەت بکەن و خزمەتیش پێشکەش دەکەن ئەو خەڵکانی کەوا سەردانیش دەکەن شوێنیان هەیە بەڵام کار لەسەر ئەوش دەکەین ئینشاءڵڵا لە ئایندەدا هەم هۆڵێکی خوێندنەوەی مۆدێرن دروست بکەین لە بۆیان یانیش ئەوە تا فەرمانگەی کارتی نیشتیمانی شوێنێکی تریان لەبۆ دابین بکەین و بینایەکەی تەسلیمیان بکرێت. دەستان خۆش بێ کاک مەغدی سوپاس بۆ جەنابەت کەوا لەگەڵ مامووی بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ مەغدی عەریف بەڕێوەبەری ناحیەی خەلیفان کە لێرە بەدووە ئەو ناحیە بێتە شەشەم قەزا لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی شاد و ماڵاوە.